دابەشدار بوون بە سەرپەرشتی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاریاندا کە ئەم ساڵ شێوازێک لە خوێندنی ئاوێتە پەیڕەو بکەن و دوو مستەڵەحی نوێ هەیە لە بڕیارەکەیانە خوێندنی ئاوێتە و شێوازی میوانداری یان سیستمی میوانداری دەمانێت ئەمانە ڕوون بکەینەوە بزانین چییە چۆنە چ کاریگەرێک لەسەر خوێندنی زانستی و ئەکادیمی لە زانکۆکانە دروست دەکات چۆن میوانداری ئەکرێ حەز ناکەم زۆر وردەکاری لەسەر بابەتەکە بڵێم راپۆرتێک حازرە بڕیارەکانی وەزارەتی تێدایە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بیڵم ئەوەیە ئەمە دوا بڕیار نییە بۆ شێوازی خوێندن ئەم بڕیارانە ئەم پێشنیارانە دەچنە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دواتر لەوێ دوا بڕیار دەدرێ لە دوێنێشەوە کۆبوونەوە هەیە لە نێوان چوار وەزیردا وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی تاوتوی ئەم ڕێکارانە ئەکەن بۆی بزانن کامە باشە چۆن دەست پێ بکەن چۆن هەماهنگی بکەن لە نێوان ئەم چوار وەزارەتە دواتر قسەکانی ئەوانیش پێشنیارەکانی ئەوانیش لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسرە درێواتە ئەوەی کە ئێمە ئەم شەو باسی دەکەین 100% و کۆتایی بڕیارەکان نییە دواتر میوانەکانی ڕوونیەکەنەوە کە قسەکەم ڕاستە یاننا وایە یاننا راپۆرتەکە ئەبینین دواتر میوانەکانە ناسێنین و گفتوگۆکان دەست پێکەین. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە ڕەچاوکردنی بارودۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان و سەلامەتی گیانی خوێندکاران و قوتابیان بۆ ساڵی نوێی خوێندنی 2020-2021 پلان و بەرنامەی تازەی بە ئاراستەی بەرەو پێشبردنی ڕەوتی خوێندن لە هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندکاران و کوالیتی خوێندنی داڕشتووە بۆ ئەمەش پلان و پرۆژەی پێشنیازی ساڵی نوێی خوێندنی تاوتوێ کرد و بۆ گفتوگۆ پەسەندکردنی بەرزی دەکاتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ڕۆژی شەممار ڕێکەوتی 29 2020 ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە سەرپەرشتی دکتۆر ئارام محەممەد قادر سەرۆکی ئەنجومەنی وەزارەت و بە ئامادەبوونی بریکاری وەزارەت و سەرجەم سەرۆک زانکۆکان کۆبنەوەی ژمارەنەوەی ئاسایی خۆی بە شێوەی ئۆنلاین ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا کانۆنەرانی یەکێتی مامۆستایانی کوردستانی ژامادەی بوون دکتۆر ئارام محەممەد قادر ڕایگەیاند بە ڕەچاوکردنی بارودۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان و سەلامەتی گیانی خوێندکاران و قوتابیان بۆ ساڵی نوێی خوێندنی 2020-2021 پلان و بەرنامەی تازەیان بە ئاراستەی بەرەو پێشبردنی ڕەوتی خوێندن لە هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندکاران و کوالیتی خوێندن داڕشتووە بۆ ئەمەش ئاماژەی بە پلان و پرۆژەی پێشنیازی ساڵی نوێی خوێندن کرد. بە ڕەچاوکردنی بارودۆخی تەندروستی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەدا چەندین پێشنیاز بۆ ئەنجومەنی وەزیران بەرز کرایەوە بە مەبەستی پەسەندکردنیان کە بریتین لە خوێندنی ساڵی نوێی ئەکادیمی لە یەکی نۆ دەست پێ دەکات و پێویستە ساڵی ئەکادیمی لا 36 کۆتایی پێبێت. لە نێوان 29 تا 4دا پرۆسەی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەست پێ دەکات بە شێوەیەک زانکۆکان سەرپشکن و دەسەڵاتیان پێدەدرێت لە نێوان ئەو دوو ڕێکەوتە ڕۆژێک بۆ دەستپێکردنی خوێندنی ساڵی 2020-2021 دەستنیشان بکەن. سیستمی خوێندن بۆ ساڵی خوێندنی 2020-2021 بریتیە لە خوێندنی ئاوێتە. خوێندنی وانە پراکتیکەکان و تاقیکردنەوەی کۆرسەکان و کۆتایی ساڵ و تەطبیقاتی ناو نەخۆشخانە و تاقیەکان و وانە تیۆرە سەرەکیەکان لە ناو کامپەسی زانکۆکان و پەیمانگاکان دەبێت. بە واتایی زۆربەی خوێندنی ساڵی نوێ لە ناو کامپەسەکان دەبێت. ماوەی نێوان 9 تا و 4 ئەو ماوەیە بۆ ڕاهێنانی مامۆستایان یاخود ڕێخستنەوەی ساڵنامەی زانکۆ و خەرەبووکردنەوەی وانە فەوتاوەکان بەکاردەهێنرێت. هیچ کۆرسێکی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکات نابێت لە 15 هەفتە کەمتر بێت. بۆی بارودۆخی تەندروستی و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا تەنها بۆ ئەم ساڵی خوێندنی 2020-2021 لە نێوان زانکۆکانی هەرێم سیستمی میوانداری دەکرێتەوە ئەویش لە نێوان بەش و سیستمی هاوشێوەدا دەبێت. بۆ خوێندنی ئاوێتە هەر زانکۆیەک ئەو پلاتفۆرمە ستانداردانی خوێندن بەکاردەهێنێت کە یونسکۆ ڕاستپاردەی دەکات. لە 11 2020 پرۆسەی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا دەست پێ دەکات. کۆی ئەم پێشنیازانە و چەندین پێشنیازی دیکەی پەیوەست بە پرۆسەی ساڵی نوێی خوێندن تاوتوێکران و دەخرێتە بەردەم ئەنجومەنی وەزیران بە مەبەستی تاوتوێکردن و پەسەندکردنیان. هەر لە کۆبوونەوەکەدا و لەسەر ڕاستپاردەی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی نوێنەرانی یەکێتی مامۆستایانی کوردستان ئاماژیان بە پرۆژە و بەرنامەکانی یەکێتی مامۆستایانی کوردستان کرد بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن. بۆ ئەمەش پشتگیری یەکێتی مامۆستایانی کوردستانیان بۆ پرۆژەکەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خستە ڕوو. ئەوانەی کە گرنگە بۆتان و پرسیارتان هەیە دەتانەوێت لە میوانەکانی بەرنامەکەی بکەن لە پەیجی گەلی کوردستان و پەیجی زانکۆی چەرم و زانکۆی پۆلیتەکنیک بە لایڤ دەتوانن بەرنامەکە ببینن و پرسیارەکانتان ئاراستەی میوانەکان بکەن. میوانەکانم پێکاتون لارێک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر سەلاح ڕەزا سەرۆکی زانکۆی چەرم و پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالەم فەرەیدون عەلیەمین سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی
دکتۆر کارزان تۆفیق ڕاگری کۆلێژی کوشتوکاڵ لە زانکۆی سلێمانی کە نزیک لە مامۆستا و وەکو جۆرێک لە نوێنەرایەتی مامۆستایانیش دەتوانن گرفتەکانی مامۆستایان بگەێنێ وهروەها محەممەد علی خوێندکاری زانکۆ کە بە سپاسەوە بۆ هەر چوارتان لە گەرما و گەرم بەشدارن کاک دکتۆر سەلاحەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم یەکشت جێی سەرنجە بۆ من هەمیشە کە وەزارەتی خوێندنی باڵا کۆبوونەوەی کردبێ و بڕیارێکی دەرکردبێ یەکسەر بڕیارەکەی خستۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەم جارە پێش ڕووی باسی ناوەڕۆکی بڕیارەکە بکەین یعنی دەیەوێ ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی پەسەند بکە ئەمە بۆچی یعنی پێتان وایە بڕیارەکە هێندە قورسە خۆتان ناتوانن قەراری لەسەر بن وەکو وەزارەت یان پێویستی بە پشتیوانی گەورە هەیە بۆیەتانەوێت ئەنجومەنی وەزیران ئاگای بێ بەڵێ زۆر سپاس بەڕاستی ئەم چاوپێکوتنە گرنگە چونکو پێویستە هەندێک وردەکاری هەیە ڕوونی کەینەوە ئەم بڕیارە کە ئەدرێت بڕیارێکی ناچاریە بۆ زروفێکی ناچاری لەبەرەوە مەسەلەکە مردن و ژیانی خەڵکی تێدایە بۆیە ناتوانین زانکۆکان بەتەنیا وەزارەتی خوێندنی باڵا بەتەنیا بچێتە ژێر ئەم بارە بۆیە لە ئێستادا ئەگەر بەڕێستان ئاگاتان لێ ئیشارەتیشان بۆ کرد هەر چوار وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی و ناوخۆ ئەمانە هەمویان پرۆژەکە زیاتر جایەکتە تاوتوێ ئەکەنەوە بۆەوەی ئەندێ بڕیارە بینە ئینجایدا ئەنجومەنی وەزیران کەواتەوەکو بەڕێستان فەرمووتان پێویستە پاڵپشتێکی تەواوی هەبێ وەکو وتمان پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە پرۆسەیەکی ئاسان نیە تەنیا وەزارەتی خوێندنی باڵا بیدا ڕاستە ئەرکە ڕئیسیەکە لەسەر شانی ئێمەیە کە ئێمە لە دوایە بە تاکید باسیەکەین ئەم پرۆسەیەکی زۆر زەحمەتە پرۆسەیەکی ئاسان نیە زۆر ئاستەنگەیە دێتە پێشمان ئێمە لە ناو بەرنامەکە باسیکەن بۆیە پرۆسەیەکی سەرتاسەری و پێویستە ئەنجومەنی وەزیران لە ناو مەسەلەکە بێ هەتاوەکو ئەوان بتوانن ئەبئی ڕئیسی بڕیاردانەکە لەسەر شانی ئەوان بێ و جێبەجێکردنەکەی سەر شانی ئێمە بێت دەست خۆش بە کاک دکتۆر بە دڵنیایەوە گەڕێم وڵات کاک دکتۆر ئالان لە بڕیارەکەی هاتووە لە 29 تا 4 لەو بینیا دەبێت خوێندن دەست پێ بکە هیچ مەجاالیتیانە 29 تا 4 ئێستا ئەمڕۆ من و تۆ یعنی بەرنامەیە دەکەین سیوێکی ئابە گرفتیان هەیە زانکۆکان یعنی پێ دوایە هەموو زانکۆکان ئامادە بن بەم 20 ڕۆژە بەشە ناوخۆیی ئامادەکەن تاقیگە ئامادەکەن مامۆستا ئامادەکەن خوێندکار تێبگەێنن سیستمەکە بگات بە مامۆستا خوێندکار ئەوەی کە ناونراوە سیستمی ئاوێتە ئەوەی کە ناونراوە میوانداری یعنی هەموو ئەم بڕیارانە دەکرێت لە 20 ڕۆژە جێبەجێ بکەن و ئامادەکاری بۆ بکەن سەرباری ئەوەی کە وەکو دکتۆر وتی دەیان گرفت هەیە لە ڕووی مادی لە ڕووی کارجەڕی کە پێویستان بە هاوکاری و پشتیوانی هەیە بۆی کە زانکۆکان دەرگاکانی بکەنەوە کەمپەکان دەرگاکانی بکرێتەوە جگە لە قەیرانە دارایی و کۆڕۆناکە تا 29 لە 29 بۆ 4 زانکۆکان ئامادەن سلااوت لێ بێ کاکارام سلااو لە بینەرانی بەڕێز من ئەمێ پێشەوەش باسی ئەوە بکەین مەسلەی گەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڕاستی دوو خاڵی زۆر گرنگیتیایە ئەم بڕیارە گەڕانەوە بۆ خوێندن بە شێوازی ئاوێتە واتە تێکەڵکردنی خوێندنی ئەلکترۆنی لەگەڵ خوێندنی ناو کەمپەس بەڕاستی پێویستی بە بڕیارێکی پاڵپشتکاری یاسایی هەیە ئەمە یاسایە ئەبێ دەرچێت بۆ دوو خاڵی زۆر گرنگ یەکەمیان دانپێنان بە بڕوانامەکانمان ئێمە هەتا ئێستا لە عێراق و لە زۆربەی وڵاتان هەتا پێش ئەم قەیرانی کۆڤید-19 دان نەئەنرا بە هەموو بڕوانامێکی ئۆنلاین یان بە ئەلکترۆنی و هەروەها مستحقاتی دارایی زانکۆکان هەیە وتنەوەی وانە کرێوانە بێژی وەرەگرن ئەمە ئەبێ بە یاسایەک بەڕێنمایەک بڕوا بۆ وەزارەتی دارایی بۆ ئەوەی بتوانین مستحقاتی دارایی مامۆستاکانمان وەرگرین لەبەرەوە ئەم بابەتە لێرە زۆر گرنگە بەڵێ تەحملی مەسئولیەتی گەڕانەوەی خوێندکاران بۆ ژمارە زۆرەکەی مە و زیاتر لە 140,000 خوێندکارمان هەیە لە هەموو زانکۆکانی کوردستان ئەم ژمارە گەورەیە گەڕانەوەیان بۆ ناو کەمپەسی زانکۆ پێویستی بە بڕیارێکی مەسئولانەیە پێویستی بە بڕیارێکە لانی وەزارەتی تەندروستی و هەروەها وەزارەتەکانی کە باسی کرد مەسەلەی ئامادەکاری بڵێ لە 29 هەتا 4 یەکەم فلکسیبڵەتی ئەو ماوەیە بۆ ئەوەی هەندێ زانکۆ ئەوەی ئامادەیە بتوانێت ئامادەکاریەکانی ئەگەر کردی بێ بتوانێت دەست پێ بکە ئەمە ئەتیما دەکاتە سەر ئامادەکاریەکان بوجەکان ژمارەی خوێندکار ئەو دابڕانە زۆرە بەهۆی کۆرۆناوە لە دوای ینی بە تایبەتی لە مانگی 1 و 2 ئێستا بۆت باس بۆ تاوەکو 6 مانگ دابڕان ئاسان نییە بڵی ئامادەن وایە ئێمە بۆیە
ئەوەی ئەتوانێت هەرچەنە مشکم لەوەیە وەکو دکتۆر باسی کرد کێشەیە ئەمە بتوانین بڵین وڵا ئەتوانین ئەمە بکەین و لەناو ئەنجومەنی وەزارەتە بەڕاشکاوی باسەوەمان کرد و داوامان لێ کراوە کە داوای گوژمێک وەکو بودجەیەکی تەشغیلی بە پەلا بۆ ئەوەی زانکۆکانمان بەکارخینەوە لەبەروی زۆر شتمان لەسەر لە کار وەستاوە ئەمە یەکەم دووهەم گەڕانەوەم جارەمان کار وەستاوە کاریگەری لەسەر خوێندکار و مامۆستا و ئاستی زانستیە ئێمە بیناکانمان ئەوەی کە وەستاوە سیستەمی خزمەت گوزاریەکان بەگشتی عقدی پاکردنەوەکانە خزمەت گوزاری ناو کەمپەسی زانکۆیە خزمەتەکانی بەشە ناوخۆیەکانە هەموو شتەکان زۆر بابەتێ باسیکەین زانکۆ کەمکاڵی کەمپەسی زانکۆ زۆر بابەتی تایە من لێرامەوە بڵێم ئێمە ئەگەر ئامادەکاریەکان بەڕاستی بە پێشێوازێکی واقعانە سێریکەین ئامادەکاریەکان پێشتیمان بە بودجەیەکی پاڵپشکاریە یان بودجەیەکی گوژمەیەکە بۆ ئەوی بتوانین ئەمانە بخەینەوە کار یەکەم دووهەم ئێمە کێشەیەکی کەمان هەیە کێشەی قەیرانی دارایی و موچە و کرێ وانەبێژی ئەمانەش ئێستا هەمووی بە لستێک داوا کراوە ئەمە واقعەکە لە ناو زانکۆکانە ئێمە جگە لە قەیرانەکەی کە هەیە قەیرانی دارایی و قەیرانی کارگێڕی و قەیرانی سربەخۆی زانکۆکان بۆ بەکێشە لە بەرامبەرەوەش ئەمنەوێ باسی ئەوە بکەم پار کاک ئارام ئێمە 6 هەفتە ماکسیمەم 6 هەفتە ئێمە دەرزی ئەلکترۆنی ماوتۆتەوە و توانیمان کەناومان ناپاڵ پشکاری و توانیمان هەندێک شۆنمان هەبوو 90 منهەجی تاوا کردبوو ئەم ساڵ لە بیدایەتەوە دەست پێەکەین یعنی ئەمە ئاسان نییە بۆیە پێویستیمان بە پرۆژه یاسا هەیە پێویستیمان بە اعتراف هەیە پێویستیمان بە ئەنجومەنی وەزیران هەیە و پێویستیمان بە بودجەیەکی تەواو هەیە بۆ بتوانین سەرکەوتوو بین باش دکتۆرە گەڕێم وڵات هەر لە پەیجەکەت ئەوە ئەگەر بڵێم هەزاران نابێ بە درۆ یعنی هەزاران کۆمنتی نەخێر بۆ خوێندنی ئۆنلاین بەڵێ بۆ خوێندنی ناو کەمپەسم بۆ هاتووە دواتر یعنی حەزەکەم تێ بگەین کاک دکتۆر سەلاح بۆچی تەلەبە هێندە ڕقی لە ئۆنلاین و حەزی لە ناو کەمپەسە حەزەکەم دواترەوە باس بکەی بەڵام دکتۆر کارزان کاک دکتۆر زۆر سپاس بۆ هاتنت یعنی ئەوەی کە باس کراوە خوێندنی ئاوێتە و میوانداری ئەمە ڕوونە لای ئێوە وەکو بەشەکان لای مامۆستاکان لای ئەو سیستمە کارگێڕی کە هەیە لە زانکۆ و پەیمانگاکان جێبەجێکرێ ڕوونە خوێندنی ئاوێتە چۆنە و خوێندنی یاخود میوانداری چۆنە یعنی ئیستیعاب کراوە بابەتەکە تێگەیشتن هەیە لەسەر بابەتەکە سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو بەڕێزانی کە ئامادە بوون و سڵاو لە بینەرانی خۆشەویستیش بێگومان ڕەنگە لە هەمووتان شارەزان بە تایبەتیەوانی کە لە بواری ئیعلامە ئیشەکان و پرۆژە با بڵێین پێشنیارەکانیان بینیوە لە پێشنیارەکانە هیچ وردەکاریەک نییە لەسەر چۆنێتی جێبەجێکردنی ئەم سیستمی کە هەیە لەبەرەوە بەڕاستی تەنانەت مامۆسا تەنانەت ئەتوانم بڵێم ڕاگری کۆلێجەکانیش کە کۆنتاکتی مباشرمان هەیە لەگەڵ مامۆساکانە و تەنانەت خوێنکاریش تا ئێستا بەرچاوی ڕوون نییە بۆیە ئەوەی کە تۆزێک پێش ئێستا جەنابەت باست کردوتێ کۆمنتێکی زۆر هاتووە لەسەرەوەی کە نەخێر بۆ ئەو جۆرە خوێندنە ئەوە بەشێکی بەڕاستیە گەڕێتەوە بۆ ئەوەی کە هیچ جۆرە بەرچاو ڕوونیەک نییە یعنی ئەوەی کە هەیە جێبەجێکردنی ئەم سیستمە بەڕاستی بەجێ هێڵراوە بۆ ئەنجومەنی زانکۆکان تەنانەت بۆ ئەنجومەنی کۆلێجەکانیش چونکە ئەوە من بەڕایی من بڕیارێکی تا ڕادەیەک دروستە یعنی جێبەجێکردنەکەی بگەڕێتەوە بۆ ئەو ئەنجومەنانە چونکە زانکۆیەک بۆ زانکۆیەک جیاوازە کۆلێجێک بۆ کۆلێجێک سیستمی خوێندنەکەی جیاوازە لەبەرەوە ئەو بەرچاوڕوونیە بەڕاستی لە ئێستاە زۆر وازح نییە یعنی باڵێن چکە بە ڕێنمایی دانەبەزیوە بەڵام ئەگەر مامۆستایەک یا ئەگەر ئەنجومەنێک یا ئەگەر با بڵێن لە کۆلێجێکا چەند مامۆسایەکی دیاریکرا و خۆیان شتیان لەسەر خوێن بێتەوە هەندێک زانیاریان وەرگرت بێت بەڵام شەر نییە ئەو زانیاریە یا با بڵێن ئەو پرۆسەی کە جێبەجێەکرێ کۆپی و پێیستی وڵاتانی تر بێت لەبەرەوە بەڕاستی بەڵێ تا ئێستا بەرچاوڕوونیەکی ڕوون نییە لەلایەن مامۆساوەنە لەلایەن تەنانەت خوێنکارانیشەوە چونکە بەڕاستی وەکوتم ئەمە بە ڕێنمایی وەکو ئانی تر دانەبەزیوە و بەجێ هەڵراوە بۆ ئەوە باشە دکتۆر کارزان یەک شتی ترەوەی کە کاک دکتۆرالان نیش باسی کرد یعنی باسی لە گرفتی موچە و گرفتی نەسلیە و ئەو شتانە کرد کە هەیە یعنی ئەگەر بەم جۆرە بەردەوام بێ گرفتی موچە هەبێ لێبڕین هەبێ یعنی هەستەکەی کە گرفتی گەورە دروستە بێ بۆ پرۆسی خوێندن
بێگومان با بڵێن ئەوە لایەنی ژیانی مامۆستایە، یعنی مامۆستای زانکۆ بەڕاستی ئەوەی کە هەیەی موچەکەیەتی، یعنی بەپێی یاساش ڕەنگە زۆر کەس شارەزای ئەوە نەبێ، بەڵام بەپێی یاساش مامۆسای زانکۆ بۆی نییە هیچ کارێکی ترکە. لەبەرەوە بەڕاستی مامۆسای زانکۆ تەنیا ئەوەی کە وەری ئەگرەیە ئەوەی کە هەیە لەسەری ئەژی تەنیا موچەکەیەتی لەگەڵ هەندێک شایستەی دارایی تر کە با بڵێن لە نەتیجەی ئیشرافی خوێنکارانی خوێندنی باڵا لەگەڵ با بڵێن ئەو محازەرانی کە ئەوترێتەوە تەڵەن ئەمەش ڕەنگە شمولی هەموو مامۆستایەک نەکا، بە تایبەتی مامۆستا ڕەنگە گەنجەکان. لەبەرەوە تەنیا ئەمەیە، بۆیە ئەمە بەڕاستی زۆر جار گرفتی گەورەی دروست کردووە و لە ساڵانی پێشوشە کە بابەتی با بڵێن لێبڕینی موچە یا با بڵێن ئەوەی کە پێی وترا سیستمی پاشەکە و داتە پێشەوە ناڕزایەتیکی زۆر لەلایەن مامۆستا دروست بوو، لەبەرەوەی بەڕاستی ئەزانرا کە مامۆستایەک کە بڕێکی دیاریکراوی پارە وەرەگرێەوە ناتوانێت هیچ ئیشێکی ترکە ئەگەر ئەم بڕە پارەی بۆ کەم بکرێتەوە و پاشەکەوت بکرێت ڕەنگە فعلەن گرفت دروستەکات. بۆیە فعلەن ئەمەش وەکو کە بە ڕێزان سەرۆکانی زانکۆ باسییان کرد فعلەن بەشێکە لە گرفتەکە، یعنی با بڵێن ئەبێ لە کاتی جێبەجێکردن ئەم سیستەمە حسابی بۆ بکرێت. باشە دکتۆر سپاس دەکەم. محەممەد علیمان لەگەڵە خوێندکارە حەزەکەم قسەی خوێندکاریش هەبێ. محەممەد سلااوت لێبێ، سپاس بۆ بەشداریت. کاردانەوەی ئەم بڕیارەت چییە لە ناو خوێندکارە؟ یعنی باشە بەلایەنەوە خراپە بەپی کۆمنتەکان بێ ڕەنگە زۆرینە پێی باش نەبێ بۆ ئەلکترۆنیەکە، بەڵام بزانام تۆڵی چی؟ وەڵایی کاک ئارام دەستخۆشیم بەرنامە و تۆڕێتان لێەکەم پشگیری قسەکانی دکتۆر کارزانەکەم. هیچ لێک تێگەیشتنیە نییە هەم لە نێوان مامۆسایان و هەم لە نێوان خوێندکارانە دەربارەی ئەم سیستەمە تازەیە و تازەش نییە، بەڵام لای ئێمە تازەیە. 1600 ساڵ پێش ئێستا سیستەمی دەرەوەی کەمپسەکان خوێندنی تیاکراوە لە بەریتانیا. ئەمە شتێکی تازە نییە لە جیهانە، بەڵام لای ئێمە تازەیە. ئەوش لە ڕێگەی پۆستە و ئەو شتانەوە کردویانە، پۆستەبەر پرسیارەکانی بردویان محازەڕاتەکانی. باشە مشکلتان چیە لەگەڵ ئەلکترۆنیە؟ مشکلتان چیە لەگەڵ ئۆنلاینەوەکو خوێندکار ئەوەندەی کە یعنی قسەت لەگەڵ خوێندکارە هاوڕێکانت کردبێ بۆچی ئەمەە دژی خوێندنی ئۆنلاین؟ خۆ ئەم مۆبایلە لای هەمووتان هەیە، هەمووتان فەیسبوکتان هەیە، وەتسەپتان هەیە، یعنی هەمووتان مۆبایل بەکارێنن. ڕێژەیەکی زۆر کەم نەبێ مۆبایلی زیرەک یان سمارتفۆنەوە سمار هەر دیڤایزێکی تر کە سمارت پێتان نییە. مۆبایل و سمارتفۆن 5 بۆ 10 کێشەکانە، بەڵام 7 کێشەکانەوەتانێت زمینەیەکی لەبار نییە بۆ خوێندنی ئەلکترۆنی. کام لە ئێمە تا ئێستا 1-2 هێڵی ئەنتەرنێتی نەگۆڕیەوە لەبەر خاوی و لەبەر بێکەڵکی. ئەمانە خۆ هەر سمارتفۆن نییە، هەر ئەنتەرنێت نییە. بۆ نمونە ناحەیەکی دوورەدەست هەیە لەو گەرمیانە لەو شار باشێڕا هێڵی ئەنتەرنێتی پێنەگەشتوە، یعنی ئەم خوێندکارە چی بکە بۆ ئەوەی کە بەشداری محازەڕاتەکانی بکە. باشە محەممەد، ئەوەندەی کە نزیک بی لەگەڵ خوێندکارە هاوڕێکانت، یعنی هیچ ڕقەمێکت لایە بۆ نمونە ئێوە ڕەنگە 30 تەلەبە بن 40 تەلەبە بن لە گروپەکەتانە، لەم 30-40 تەلەبێت چەندیان گرفتی ئینتەرنێت و مۆبایلی زیرەکیانە هاندە زیرەکانی هەیە؟ ئەوەندەی کە لە خاڵتا بێت. کاک ئارام من ساڵی پار لە مانگی 5 بوو کە ئەمە دەرکەوت کە مامۆسایان و هەم وەزارەتی خوێندنی باڵاش پێشنیاری ئەوە کراوەکە خوێندنی ئۆنلاین بچێتە بواری جێبەجێکردنەوە. مەبەستم ساڵی پار خوێندنی ساڵی پارە 170 بۆ 180 خوێندکار ڕەتی کردوێتەوە، یعنی 115 خوێندکار بەشداری ئەو ڕوم و کلاسانیان کردووە کە لە ڕێگەی ئۆنلاینەوە کرێت. باشە کاک محەممەد، سپاس دەکەمە گەڕێم وڵات کاک دکتۆر مادەم ئەزانن ینی خەڵک ناتوانێت ئەمە بکە، خوێندکار ناتوانێت ئاوێتە بێ لەگەڵ بڕیاری ئاوێتە بوونە بۆ هەر بڕیارەکە دەرەکرێەوە. حەزی شەکەم هەندێک ڕوونکردنەوە گەر لەلات بێت. تەبعاً تۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بەشدار بووی، خوێندنی ئاوێتە و میوانداری تۆزێک ڕوونی بکەیتەوە، چکە ڕەنگە سەمپینەری شتێنەگانێک شتێک بڵێم ڕێنمایەکە ئەوەندە گەرما و گەرمە و کەف و کوڵی لە هەڵەسێ جاری هی ئەوە نییە بەڕاستی ئێمە بڕیار بین بڵێن ئەیکەین یان نایکێن و دژی بوەستینەوە. بەڕاستی من ئەمە هەستەکەم شتێکی سەری حەق نییە بۆ شێوە ئینیکەین. دوایەوە کاکتۆر کازان فەرمووی کە ڕێنمایەکان یەشتە تایسە ڕوون نەکراوەوە بەڵێ سەلاحیەت درا بە ئەنجومەنی زانکۆکان. ئێمە هەمومان من بەیانی لەگەڵ ئەنجومەنی زانکۆ کۆبمەوە هەندێ تاوتوی شتەکانەکەین چۆن بیکەن هەر زانکۆیەک بە شێوەیە تەطبیقیکە. و دوایەوە بەڕێزە پرسیارێک لێ کردم ئایا بۆچی ڕەفزێکە؟ بەڕاستی ئەمە لایەنی سایکۆلۆژی نەفسی خوێندکار ماوەی 6 مانگە لە ماڵەوەیە. بەڕاستی ئەمە شتێکی نەفسی و کۆمەڵایەتیە کە حەزەکە بچێتەوە ناو کەمپەس. بەڕاستی ئێمە زۆرمان منێکی لەوانە زۆر لە هاوڕەکانیشم لەگەڵ ئەوان ڕاستیەکەی
بەڵام خوێنی ناو کەمپەسە بێ هەرچەنە ئەمەش کە ئێستا بلندی لێرنین یا بەڵ خوێنی ئاوێتە بەڕاستی زۆربەی لە ناو کەمپەسایە جوزێکی کەمی ئەتوانی بڵێ لە دەرەوەیە بۆ نمونە دەرسە ئەمەلەکان وانە پراکتیکیەکان هەندێوانەی سەرەکی لە ناو کەمپەسایە و هەندێکی کەشیان بۆ ئەوەی کە تا ڕادەیە چارەسەر لە لایەنی میواندارەکە میوانداری شەرت نییە لە هەموو مادەکانە بێ تەلەبەیەک دێت هەندێک دەرسی ئەمەلەکانی لە ناو زانکۆەکە دەرسەکانی تر بۆ نمونە زیاتر با باسی پۆلیتەکنیکەم پۆلیتەکنیک ماهەدێکیانێ لە سەمچاوە ماهەدێکیانە دەربەنی خار قسمی هاوشێوەی هەیە دەربەنی خانەکان ئەتوان لەوێ دەرسەکانیان وەرگن و ئەو کاینتریشان لە سەمچاوەریگرن بە تێکەڵی ئەمە کەمێک لە کێشەکان چارەسەرەکە بەڵام مەسەلەی ئینتەرنێت لە دنیا با حەزەکەم ئەوە بزانین لە هەموو دنیا لە ئەمریکاشە لە 100 هەموو کەسێک ئەتوانم بڵێم شەرنیە بەشداری ئۆنلاینەکە بکات ئێمە حسابی ئەوە بکەین و لە 100 حکوومەتی هەرێمی کوردستان بەو بوجێهێتی بەو تواناوە هەیەی بەڕاستی ناتوانێت بڵێ هێڵی ئەنتەرنێت بۆ هەمووی دابین کامە واقعەکە کەواتە مشکلەکە هەر هەیە بڵێم مشکلەکە بڵێت چارەسەر بێت چارەسەر نای بەڵام چارەسەری ترمان چییە ئێمە ئەبێت بیر لەوە بکەنەوە کە وەزارەت دانیشتنی بیرمان لێ کردوێتەوە هەر هەمومان بووە بە بڕیاری دەستە جەمعی هەرچەنە من خۆم لەگەڵ کەمپەسا بووم بەڵام لە بەرەی کە بووە بە بڕیاری گشتی منیش بەڕاستی لەگەڵ پەسەندم کردو بەڵام ئەمە پێشنیارە هەتا ئیسە نەبوو بە بڕیار وەکوتمان ئەنجومەنی وەزیران بڕیاری تەواوەتی ئەدا لەسەر ئەو مەسەلەیە ڕاستە مەسەلەی ئینتەرنێت زۆر گرنگە کە پێویستە دکتۆر دانراوە بڕێژەی سەتا چەندی بە ئۆنلاین و ئەوە بێ یعنی ئەم ڕێژانە دیاری کراوە پراکتیکی چۆن دەکرێت لەبەر ئەوەی بەشەکان جیاواز بۆ نمونە ئێستا کرد من باسی پرۆسی بۆڵۆنیا بکەم زیاتر کە باسی زانکۆی چەرموو بکەم کە پرۆسەکە زیاتر ئێمە لە سمستەری 7 و 8 زیاتر ئیشەکە بە پراکتیکیە بێت و لەناو معمەل و شەریکاتەکان و خەستەخانەکان ئابێت لەبەر ئەتوانم بڵێم زۆربەی شتەکان ئەبێت لەناو کەمپەسا بێت لەوانە 1-2 مادەی نەزەریمان هەبێت لەو ساڵە زۆربەی ئەوەیە بەڵام بۆنمە کە دیتە سەر بەشی جوغرافیا زۆربەی مادەکانیان نەزەریە کەم مادەی هەیە ئەمەلیان نییە لەبەرەوە زۆربەی بە ئۆنلاین نەبێت هەندێک مادەی سەرەکی نەبێ بەڵام بەشە پزیشکیەکان بە تایبەتی زانکۆی پۆلیتەکنیک زانکۆکەی ئێمە هەندێک زانکۆی لە کولیاتی توپ بەڕاستی ئەمانە پێویستە پراکتیکەکانیان بە تاوەتی بیکەن چون ئێمە نامانێت دراوەتە دەست خۆتان باسیشکرا بەڵام ڕوودەکاری عادەتەن ڕێنمایی لەو بڕیانە دەرناچێت ڕێنمایی ئەکەوێتە سەرەوەی ئێمە زانکۆکان جای تریش دانیشین مادەم فەتێک دراوە بە ئێمە لە یەکی مانگەوە هەتاوەکو 20 مانگ ئامادەکاری بکەن ڕاست ئامادەکارەکان کاکتۆر ئالا من نامێت دووبارێکەمە باسی کرد تشی خستە سەرەوانە بەڕاستی ئاسانی ئەمە ئەزای وەکو چی وایە وەکو سیارەیەک وایە گەمە کە سیارێکمان بێ زوو ئەڵێ گە سیارەکەت وەستا زوو سلفێکی لێدا بۆچی بۆی مەکینەکەی نەوەستێ بەڕاستی ئێمە سلفان نەداوە لەین ئێمە بەشە ناوخۆیەکانمان ماوەی 6 مانگە جێراوە هەمووی پوش و پەڵاشی دەهێن بووە بۆ ڕێکانی هەمووی ژەنگی کردووە ئەمە بڵێتۆنڵی سیانە نەکراوە بۆی ئێستا وەزارەت بە عەجەلە ئەمڕۆ داوای لە ئێمە کردووە بۆی زابین بەس ئەو کێشاندا حەو خاڵی کردووە کە ئێمە کاکتۆوتی داوای گوژمەیەک بکەین بۆی بتوانین زانکۆ بخەینەوە کار چون ئاسان نیە ئەمەش اینجا هەندێک بەس یەک ڤارێبڵ نیە ئێمە چەند ڤارێبڵێکمان یەکێ لەوانە ئێمە ناتوانین حتا ناو کەمپەسەکەش بێت دەوام ئەبێت درێژکەینەوە ئەمە کارەسات و کێشەیەکی زۆر گەورەیە لەبەر نەبوونی موچە ئەگە بێت و موچەکانی درێژکردن یا کاتی ڕۆژ کاتی ڕۆژ بۆ نمونە ئێمە ئەڵێ لە 8 یا لە 9 بەیانەوە هەتاوەکو 9 شەو هەتا 8 شەویش کار بکەیت بەو شێوەیە نابێت بۆ نۆ ڤارێبڵەکە چی ئەگەر هاتوو ئێمە قایەکمانە بێت 40 خوێندکاری تێدا بێت ئێستاکە ڕەحلەکە ئەگە 2 خوێندکاری تێدا بێت ئەبێ 1 خوێندکاری لەسەر بێت معنەی وایە ئێمە ئەبێ هەموو محاضرێ بکەن بە 2 محاضرە لێرا کێشەترمان دروستە بێت کێشە یاسایی دێتە پێشەوە من ئەگە جاران پێویستم بە 20 میلیۆن 10 میلیۆن دینار بووە بۆ محاضراتی مامۆستا ئێستا پێویستم بە 20 میلیۆنە ئایا مامۆستا سەقفی محاضراتی ئێمە داوامان کردو بەڕێزی هەمومان داوامان کردو پێویستە وەزارەتی مالیە سەقفی محاضراتی مامۆستا زیاد کات بۆنە پارەی وانەوتنەوەکەی زیاد کە ئەڵێ زیاد ناکرێتە ئەم لەحظەیە ئەو یەکێ لە کێشەکانە بێ حکومەت بیر لێ بکاتەوە مامۆستا بمبەخشە ئەگەر 10 ساعت وانێ هەبێ بتوانێت 5 ساعت بڵێتەوە ئێستا ئیجبار ئەبێت نەک 5 ساعت بیکات بە 20 ساعت بڵێتەوە لە هەفتەیەکە بەڵام تا 5 ساعتشی بۆ حساب بکرێت خۆی موچەی نییە محازاری زیادش ئەمە کێشەیە بڵێت و نەڵێ ئەمە زۆر کێشەیەکی گەورەی بۆ ئێمە دروستە بێت کەواتە ئێمە ڤارێبڵێکمان ئەوەیە پێویستە باری دارایی زانکار هین بکەین چونکو بزەبجان ئەگەر دەواممان تاوەکو ساعت 5 بوو بێت بەو خوێندکارانەی کە هەمانە ئێستا دەوام بکەینە ساعت 10 ئەو جا ئەتوانێت ئەو ڕکوارمەتایی کە لەسەرمانە جێبەجێکەوە کوتم چل تەلەبەبێ ئەبێ بیکەن بە 20 کەواتە 2 قاعمانە بێ لێرا کێشەی قاعدێتە پێشەوە
کێشەی مامۆستا دێتە پێشەوە، کێشەی دارایی دێتە پێشەوە، کێشەی مەسائلی ئەمنی دێتە پێشەوە، سوتەمەنی دێتە پێشەوە. خۆ ئێستا ئێمە زستانەوە لە ڕێگادایە، کێشەی کارەبا دێتە پێشەوە، کێشەی ئینتەرنێت ئۆنەش دێتە پێشەوە. لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەبێت چاوەڕوانی زروفێکی زۆر سەخت بکەین. ئەمە لە لایەکی تر کە زۆر بەڕاستی مشکلەیەکی زۆر گەورەیە تووشی وەزارەتی ئێمە ئەبێتەوە. ئەگەر بێت و حکوومەتی هەرێم لە ئێستاوە پاڵپشتی تەواوی دارایی وەزارەتی خوێندنی باڵا نەکات. بۆ نمونە ئێمە تا ئێستا 4,000 خوێندکار تقریبان دەرچووە لە دەوری یەکەم. کۆی گشتی ئەگەر غەڵەتم کاکتۆر ڕاستم کات 45,000 توانای هەموو زانکانی هەرێمە بە زانکۆ ئەهلەکانیشەوە. باشە ئێمە ئێستاکە تەنها لە دەوری یەکەم 4,000 خوێندکارمان هەیە. لە دەوری دووەمیشە هەر چۆنێک بێ 20,000 خوێندکار دەرەچێت، ئەبێ 6,000 خوێندکار. ئەگەر بێت و ئێمە بیرکەینەوە ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکەین، بڵێن ئەبێ قاعەکان ئەگەر 20 خوێندکارێتیا دەیتیا بێ ئێستاکە 40 تیاوێ 20 تیاابێ. باشە لە هەمان کاتا 6,000 خوێندکارمان بۆ دێ. ئێمە چی لێ بکەین؟ یەکێ لە پرۆژەکان ئەوە بوو ئێمە لە وەزارەت کە هەموو ئەنجومەن باسماکوتان پۆلی یەکەکان ئەبێ لە بە ئیجباری ناو کەمپەس دەوام بکەن پۆلیەکان. بەڵام ئەوەش ئیشکارێکی ترە وەکولایانی صحیح حسابەکەی وتمان ژیان و بردننی تێدا ئەمە لایانی صحیحەکەی. باشە کە ئەوان دێنی ئەی پۆلی چوارەکان بۆ نایەن. وەکو کاک محەممەد ئیشاری بۆ کرد ئەڵێ ئێمە حەزەکەین بچنەوە کەمپەس. حقی خۆیەتی وتم لایانی نەفسیەکەش وای کردو، ئەمە لای بگچگە لایانی ئەلکترۆنی. بۆیە بەڕاستی من ئەوە دەڵێم پێویستە حکومەت حسابی ئەوە بکەین. ئێمە تووشی ساڵێکی زۆر سەخت ئەبینەوە لەوەی هەم بۆ مامۆستا هەم بۆ خوێندکار هەم بۆ دایک و باوکی خوێندکار. ئەگە بەم شێوەیە بڕە هیوادارم من هەڵە بم، بەڵام واقعی و ئەولویاتەکان و ئەوانەی کە ئەیبینین پێشبینی ئەکەی ساڵێکی زۆر سەخت بێت. بۆیە ناشبێت لەسەر حسابی کواڵیتی بەڕاستی ئێمە ساڵ بەڕێکسیارە ئەگەر لێم بکەیت من ئەڵێم بەڕاستی زۆر بەلامەوە بابگەڕم بەلات بۆی باشتریش خۆتی بۆ ئامادە بکەی. کاک دکتۆر ئالان یەک پرسیارەکەم دوو بەشە، بەشێکیانەوەی لەگەڵ زانکۆ ئەهلەکانیش هەمان سیستم و هەمان بابەت پەیڕەوەکەن، ئەمە بەشێک لە پرسیارەکە. بەشەکەی تریشی پرۆسەیەکی تر هەیە دیسانەوە هاتوتە بەردەمتان و پرسیاری زۆریشم لەسەری بواتە خوێندکارانی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا. ئەگەر چی بڕیار درراوە ینی یانزەیدە دەست پێ بکەن ئەوان هەر بە سیستمی ئاوێتە و ئەو جۆرە سیستمە دەبێ میوانداری ئەوانە دەبێ یان چۆنە سیستمەکە ئەگەر ئەوش ڕوون بکەیتەوە و ئایا لە هەموو زانکۆکان و بە تایبەتی پۆلیتەکنیک لە یانزەیدەوە بە فعلی دەست پێکەن؟ کاکارم من تەسەوڕ ناکەم زانکۆکان کێشیان هەبێت لە مەسەلەی خوێندنی باڵا. خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا و دیبلۆمی باڵاش ئەو کێشانی نییە کە لە خوێندنی با بڵین پۆست گراجوێتە یان ئەندەرگراجوێتە هەیە واتە کۆلێج و پەیمانگاکان. بۆ لەبەرەوەی ژمارەی خوێندکارانە و ژمارانە نییە، ڕەنگە هەندێک چاسە ژمارەکان لە 2 3 4 6 7 8 خوێندکار زیاتر تێنەپەڕێ. ئەتوانین لە ناو هۆڵەکانە ئەتوانین کە کۆیانکەینەوە بە پێی ڕێنمایەکانی تەندروستی. ئەو سیستەمەی کە باسمان کردەوەی ئاوێتە ئەتوانین بە شێوازێک بێ کە جێبەجێکین لە خوێندنی باڵا. لەبەرەوە من تەسەوڕ ناکەم و کێشەیەمان هەبێ وەکو ئەزمموی خۆم شخصی وەکو مامۆستایەکی خوێندنی باڵا ئێمەش و خوێندکارەکانشمان زیاتر سوودمان وەرگردو لە خوێندنی ئۆنلاین لە فێرکردنی ئۆنلاین. لەبەرەوە کێشەمان نابێ و تەسەوڕەکەم پرۆسەکە زۆر بە ئاسانتر بڕوە. یازەیدا بڕیارەکە جێبەجێ بەڵێ ئەمەوەکو لای خۆمان بڕیارێماندا ئەم بۆ کۆبنەوەیکی ئەنجومەنی زانکۆمان هەبوو ئەو بڕیارە منەوە. مەسەلەکەی خوێندنی دیبلۆم و بەکەلۆریۆس لە زانکۆ پۆلیتەکنیکیەکان و زانکۆکان بەگشتی کۆکردنەوەی ژمارەیەکی زۆری خوێندکار کاکاران مەسم بۆ نمونە 1500 یان 400 خوێندکارمان وەرەگیری ئەم ساڵ 10,000 خوێندکار بەس زانکۆ پلانی ئێمە ئێوە پلانتان چەنە؟ ئێمە پلانمان زۆر کەمە ناگاتە 400 خوێندکار لەبەرەوەی زانکۆی چەرم و نەجێگای هەیە نەقاعی هەیە. من ئەم قسە بەڕاشکاوی ئەەکەم بەداخە حکوومەت هەرێمی کوردستان کەمترین هەموو ساڵە پلانتان زیاتریش بەڵێ ساڵانی پێشوو زیاتر بووە لەبەر ئەوەی ئێمە ساڵانی پێشوو چەند قسمێکمان هەبوو پۆلی یەکیانە بوو. ئێستا ئەو قسمانە پۆلی دووشیانە پێویستیان بەقاعەیە لە هەموو زانکۆی چەرمووە تەنها یەک بینامان هەیە بینای دووەمان لە ساڵ 5 تەواو بووە. بۆیە ئەم قسە لێرە ئەەکەم جارێکی تر چون سەدان کتابم کردووە بۆ ئەنجومەنی وەزیان بۆ هەمووی تکاتان لێکن ئەگەر ئەتانەوێ زانکۆی چەرم و خوێندکار وەرگێت تکایە بیناکەمە لە 150 ماوە ئەم جاشی ئەلامە ئەڵم بۆی زیاتر بگات تکاتان لێکم فریامان کەون بۆیە دوای هیچ شتێک نێتە سەرشانی ئەمە کە نتوانین پلان زیاد بکەین بۆ ناشتوانین زیاد ئێمەش دەنگمانە خەنێ پاڵ دکتۆر دەنگی دکتۆر من نەمەوێت باسی ئەوە بکەم
بۆ خوێندنی بەڕاستی حاڵتێکی جیهانی هەیە لە یونسکۆ چەندین کۆبوونەوە بەشدار بووین لە اتحادی جامعاتی عەرەبی لە وڵاتە دراوسەکان هەمومان ئاگاداری ئەو بارودۆخین ئەو بڕیارانە کە دەرێ بۆ باری تەندروستی وڵاتەکانە و بارودۆخی تەندروستی وڵاتەکانە تحملی مەسئولیەتی گەڕانەوەی ئەو ژمارە زۆرە لە خوێندکاران ڕەنگە لە هیچ کەسێ نەتوانێت ئەوە بگرێتە ئەستۆی خۆی گەڕانەوەی 1995 خوێندکارمان هەیە تەنها لە بەشی ناوخۆی یا ئێمە 1995 خوێندکار ناوخۆیەکەنەوە ئەم ساڵ دکتۆری هەموو زانکۆکان ئێمە ناتوانین بەشی ناوخۆی بکەینەوە ئێمە بە سەراحەت دەڵێن نەک لە بەرەوەی نەمانتوانیوە نردنی ژمارەیەکی زۆر لە خوێندکاران لە ستاندەری ئەو ژورانی کە ئێمە هەمانە 4 کەسیان 3 کەسە هەشتی تایە نۆی تایە ئێمە ناتوانین ئەو ڕێنمایە جێبەجێکەین بە سەراحەت پێ بڵم ئەگەر بڵێن ڕێستۆرانتەکان بۆ کراوەوە کاکە منە ڕۆم ئەچم بۆ ڕێستۆرانت لەگەڵ کۆمەڵی هاوڕەیە یان خێزانەکەی خۆمە یان چەند سەعاتێکی دیاری کراوە دەمام کە بەستم ئاگام لە خۆمە تێکەڵ بە خەڵکی کە نابم بەڵام ئەمە ژیانیان بەیەکەوەیە چێتە تحملی مەسئولیەتێمانەکە لەبەرەوە هەڵبژاردننی ئەم شێوازە لە خوێندن شێوازێکی ئێستا بوو بە شێوازێکی جیهانی بۆیە وڵاتانی ئوردون و لوبناان و سووریا و عفو تورکیا و ئێران و خەلیج ئەوەی دەوروبەری ئێمن هەموو احترافیان بە خوێندنی ئەلکترۆنی کردووە قسەیەکی جوانی کرد دکتۆر وتی منژنی هەموو دەرزەکان ئامادە بێ ئێمە خوێندکارمانەیە ڕێژەی غیا بێگاتە سا 15 واتە لە 15 هەفتەکە سێ محازڕە نایەتەوە و عفو شەکرێ ئەمە بۆست بۆ بەژمە حەزەکەم بەژمارە بۆتان باز ئێمە 15 هەفتەمان هەیە نابێت لە 15 هەفتە کەمتر بێ واتە ئاڵێن 14 هەفتە هەفتەیە خیر بۆ ئامادەکاریە بۆ ئەڕوا بۆ ئامادەکاری کۆتایی ساڵ کۆتایی سمستەرەکە ئێمە 4 وانەمان ئەبێ بۆ عملی 4 هەفتە بۆ عملی ئەوە بەرنامەی بۆ نمونە زانکۆی پۆلیتەکنیکە 2 بۆ امتحانی کۆتایی و 2 هەفتەش بۆ امتحانی مترم ناوەڕاستی ساڵ 8 وانەی نەزاریمانە بێ تیۆری لەو 8 وانەی ڕەنگە دوانی نێت ئامادە نەبێت نەیتوانی و ئامادە بێت لەبرۆ حاڵەتێکی ئاساییە کە ئێمە بەشێکی لەوانەکان بتوانین بە ئۆنلاین ینی بە ئینتەرنێت بە ئەلکترۆنی ببێت ئێمە پاس پێشەوەی ئێمە پار ئەوەی لە 2 مانگا کردمان ڕەنگە نەمانتوانی بە لە 2 ساڵ کرد بێتمان 4122 خوێندکار بە ئۆنلاین ڕاپرسیمان بۆ کردن من ڕقەمەکان لە ناو مۆبایل ئەو ڕقەمانە بڵێ و پرسیارەکرد لێکم وچمەلای باشە 66 وتی ئینتەرنێتم هەیە 33 وتی ئینتەرنێتم نیە خوێندکارەکان لە 20 ێواران بوون 8 بەیانیان بوون ڕێژەی بەکارێنانی ئینتەرنێت تقریبن هاوشێوەیەک بوو 25 بوون ئەمە ئەم ڕقەمانەوە پێڵێ کە ڕێژەیەک هەیە ناتوانێت بێت بڵێ ئەو ڕێژێش حەقی خۆیەتیە بێت چارەسەری کێشەکەی بۆ بکرێت ئێمە لەگەڵ یاین بەڵام ئەم عمومیەتەی کە هەیە لە جیهانە ئێمەش بەشێکی لەو عمومیەتە ڕاست و ناتوانین خۆمان لە عمومیەتە دەرکەین و من ئەمێ دەنگی خۆم خەمە پاڵ دیسان دکتۆر کاکە ئارام حاڵەتێکی ئیستیسنایی هەیە لە تەندروستی پەروەردە خوێندنی باڵا ئەبێ هەموو کەسێک ئێمەش و کۆمەڵگاکەش و حکوومەتی هەرێمیش ئەبێ هەموو تێبگەین ئەم حاڵتە ئیستیسناییە ئەبێ بە ئیستیسنایی تەعامل لەگەڵا بکرێت چۆن بودجەی با بڵین بودجەیەکی تەوارێ دانرێ بۆ حاڵەتی تەندروستی کۆڕۆنا بەڕای من ئەبێ بودجەیەکی تەوارە ئیش دانرێ بۆ خوێندنی باڵای ئەم ساڵ و خوێندنی پەروەردەی ئەم ساڵ بۆی بتوانین ئەم ساڵی 2021 بە سەرکەوتویی بەڕێوە باشە کاک دکتۆر ئالان پرسیارەگا تۆ فێنە گۆسمانەوە لەڵە پەیماگای تەکنیکی سلێمانی بۆیە لە توێ پرسم ئەڵێ من بەشێکەکەی من لە هەموو عێراقا تاکە ینی لە پەیماگای تەکنیکی سلێمانی هەیە من خۆشم ماڵم لە هەڵەبجێ لە هەڵەبجەوە بەشە نییە ڕەنگە ئەمە لە زۆرێک لە ناوچەکانی کوردستان کاک دکتۆر سەلاح دووبارە بێتەوە قسمەکانی ئێمە زۆر بێ وایە ئەڵێ چی بکەم یانی من خەڵکی هەڵەبجەم دەبێت پێمە بۆ داخلی ئەژڵێن داخلی ناکەینەوە ئەژڵێن ئەگەر لەوێ هەبێ بەشەکانی بەشەکان نادرە لە زۆر شوێن هەیە ئەم وردەکاریانە ڕەنگە لە بڕیارەکەی بوونی نییە بەڵام ئەبێ زانکۆکان بیری لێ بکەنەوە ئیشی لە کاکارام من وەسە پێم وتی حاڵتی استیسنائیە ئەو بەشانەی ڕەنگە کاریگەری کار لە هەموو شوێنێ من مێوە باسکەم لە ئەنجومەنی وەزارەت باس لەوە کرا کە زانکۆکان نێوان خۆیانە میوانداری خوێندکارەکان بەپێی موقعی جغرافیان بکەن و ئێمەش داوامان کرد وەکو زانکۆ پۆلیتەکنیکان لەبەرەوەی بڵاوین بەسەر شار و شارۆچکەکانە توانین هاوشێوەکان میوانداری بکەین حاڵەتێکە بۆ گەر بەشێک هەبوو تاک بوو
ئەو ساتوانین بەشی ناوخۆی بۆ بکەینەوە ئەشتوانم هەر خوێنکارێک لە ژوورێکا دانمەوە بۆ ئەو 4 دەرزە عملی کە هێنینەوە 4 دەرزە تیۆری پراکتیکی کە هێنیەوە 8 دەرسەکەی کە ڕەنگە ئەو کاتە لە هەڵبجەوە بخوێنێ بۆ تاقیکردنەوە گەر هێنامەوە ئەو ساویش ئەویش بێت بەڕاستی ڕەنگە ئێمە داوایان لێ بکەینەوە کاتە ڕۆژێ ناڕۆژێ بێ هاتو چۆ بکەن ئەبێ چارەسەر زۆر هەبێ پرسیارێکی کە لێ کردموتت ئایا خوێندنی تایبەت شەگرێتەوە بەڵێ پرۆسی خوێندنی تایبەت شەکان و پەیمانگاریەکانیش بە هەمان پرۆسە باش کاک دکتۆر کارزان پرسیارەکە ئەوەیە یعنی زۆرێک لە هەواڵەکانە دەیبینم خولی ئەلکترۆنی یاخود ئۆنلاین و سیستمە ئۆنلاینەکان بۆ مامۆستایان نەکرێتەوە ئەوە کردمان خوێندکار هیچ گرفتێکی نییە ئامادەیە لە ئێستاە بەشداری کۆرسە ئۆنلاینەکان بکە مامۆستاش بەشدارە بێ یعنی مامۆستاش ئامادەیە هەموو مامۆستایە کۆرسە ئۆنلاینەکان بڵێتەوە ئامادەیە طبعاً کاڵین ئۆنلاین بۆی ڕوون بێ لای هەموو تەلەبێک مەرج نییە ئۆنلاین ئەو دقیقەتی هەبێوانە ئەکرێ بابەتەکە تۆمار بکرێ و دواتر لە لینکێکەوە وەری بگرێت والحاڵ مامۆستا ئامادەیە مامۆستا هەمووی تێگەیشتووە لەوەی کە ئۆنلاین چۆنەکە و بەچی پلتفۆرمێک و بەچی سیستمێکی کا چۆنە چێتە سیستمەکەەوە چۆن داتاکانە گەێنێ چۆن زانیاریەکانە گەێنێ بڵێ کاگارام سەبارەت بە جێبەجێکردنی ئەم باڵین پرۆسەیە ئەگەر باڵین گوێ لە بەڕێز سەرۆکانی زانکۆ بگرین هەمووی بەڕەنگە قساکە یعنی هەمووی ئەڵێ ڕەنگە وا بکەین ڕەنگە ئەمە بکەین بۆ لەبەرەوەی تا ئێستا بەڕاستی ڕێکەوتنێکی یا باڵین ئیتیفاقێکی تاو نیە تەنانەت لەوانەیە لە بینی کۆلێجەکان لە زانکۆیەکی دیاریکراویش کە ئەمە بەڕاستی ڕەنگە دوو لایەن بێ لایەنێکیان لایەنێکی ئیجابیە کە باڵین واکە کە کۆلێجەکان زانکۆکان دەستکراوە بن بۆی کە بتوانێت بڕیار لەو شێوازی خوێندنە دەستکراوە بێبێ لە چوارچێوەی ڕێنمایەکان بەڵێ بەڵێ بێگومان لە چوارچێوەی ڕێنمایەکەیە چکە تۆ ئێستا هێڵە گشتێکت کێشاوە کە بریتێت لە خوێندنی باڵین ئاوێتە لە بەڵام چۆنێتی جێبەجێکردنی ئەم خوێندنی ئاوێتەیە طبعا هەموو سیستمێک لە بیدایەتەوە کە دەست پێەکە جۆرێک لە ترس جۆرێک لە دڵە ڕاوچێ لەلایەن جێبەجێکاریانیانەوە هەیە لەبەرەوە مامۆسایانیش کە لایەنی جێبەجێکاری ئەم پرۆسەیەن بەڕاستی وەکو ئەو پرسیاری کە جەنابەت کردت ڕەنگە جیاوازی هەبێت لە بینی مامۆساکانە ڕەنگە مامۆسا هەبێت توانایەکی باشی هەبێت ئاسانتر بگاتە هێڵەکانی ئینتەرنێت ئاسانتر بتوانێت دەرسی ئۆنلاین بڵێتەوە ئاسانتر تا ڕادەیەک ئەو چەند مانگی با بڵین لە ساڵی پێشوو ساڵی خوێندنی پێشوو با بڵین لە مانگی 5 تا ڕادێک خبرەیەکی لەلا دروست بووە کە بتوانێت ئەمە بکە لەبەرەوە بەڵام گرنگە ئیسیجابە لەلایەن خوێنکارانەوە هەبێ ینی ئێمە زۆر جار با بڵین بۆ ئەو سیستما ئەلکترۆنی کە لە 4 هەفتە یا 5 هەفتەیەکمان لێ جێبەجێ کرد لە ساڵی پێشوو بەڕاستی ئیسیجابێکی زۆر کەم هەبوو لەلایەن خوێنکارانەوە هەرچەندە مامۆساکان ینی ئەو پەڕی جوهدی خۆیان و ڕەنگە تەنانەت داهێنانیشیان کردوێ لە هەندێک شێوازی دانانی محازەرەکان لە شێوازی تەسجیلکردنی یا ڕیکۆردکردنی محازەرەکان چونکە سیستمەکە کە کاتێک تازەیە ڕەنگە نەتوانی هیچی تیابکە یا ئەو سیستمەوەکو خۆی جێبەجێەکەی بەڵام کاتێک کە وردە ئەچیتە ناو سیستمەکەەوە ئەکرێ مامۆسای داهێنەری تیا هەڵکەوێ ئەکرێ وای لێ بکرێ کە مامۆساکان داهێنان بکەن تەنانەت لە چۆنیەتی گەیاندنی زانیاریەکان بە خوێنکارەکان لەبەرەوە بەشێکی زۆر لە مامۆساکان ڕەنگە گرفتیان نەبێ بەڵام وەکو لە سەرەتاشەوە باسم کرد بەڕاستی لەبەرەوەی مامۆستا چاوی لەوەیە کە ئەو سیستمە بە شێوەیەک ڕێبخرێ کە شایستە دارایەکانی تیانە فەوتێ و با بڵین حاڵی بە حاڵی موچەکە نەبێ بەڕاستی بۆ ئەوی کە بتوانێت خۆی تەفەڕۆخکەوە بتوانێت داهێنان لەو طریقەیە بکە لەو ڕێگایە بکە کە بە ئاسانترین شێوە بتوانێت لەگەڵ خوێنکارەکانی ئەوە زانیاریەکانی کە پێێتی بیگێتە خوێنکارەکە چونکە ئەمە با بڵین پەیامی مامۆستاکەیە لەبەرەوە مامۆستاکە گرنگە کە ئەگەر زانکۆکان بتوانن خول بکەنەوە بە تایبەت بۆ نمونە ئەو مامۆسایانی کە لەوانەیە زۆر قاڵ نەبوو بێتەوە لەوانەیە یا بە تایبەت مامۆساکانی عملی چونکە ئەگەر لەوانەیە بەڕێ سەرۆکانی زانکۆ هاوڕابن لەوەیە مامۆساکانی عملی بەشێکی زۆر لە مامۆسا گەنجەکانن کە وانەی عملی ئەڵێنەوە ئەمانە هیچیان با بڵین لە سیستمی ئۆنلاین یا با بڵین ئەلکترۆنیەکەی پێشوە بەشداریان نەکرد یعنی لەبەرەوەی زیاتر کەمپەسەکان بەڵێ ئەکرێت هەنێوانی پراکتیکی ڕەنگە شێوازی تایبەت بەکاربێنی چونکە وەکو کاک دکتۆر باسی کرد ئەگەر زانکۆیەکی گەورەی بۆ نمونەوەکو زانکۆی سلێمانی کە نزیکەی 25,000 خوێنکاری هەیە نزیکەی 5,000 زیاتر خوێنکار لە ناو با بڵین بەشە ناوخۆیەکانە ئەگەر بەشی ناوخۆیی نەکرێتەوە لەبەرەوە پێویستەکە ڕێگە چارێکیشدا بنرێ بۆ
ئەوەی کە چۆن خوێنکار بێتەوە ناو کەمپەس ئەگەر بۆ نمونە تۆ کەمترین خوێنکار بێنیتەوە ناو کەمپەس یان نتوانی یا ڕێژەی سەعاتەکانی کەمتر بێ لە ناو کەمپەسا کەواتە بێ بۆ هەنێوانی پراکتیکیش ئەکرێت بە شێوازێکی تر بیرکردنەوەیکی تر هەبێ شەر نییە با بڵین بەو ڕێگا تەقلیدیە بێ هەر ئەبێ بێتەوە خۆی بەدەستی خۆی عملیەکە بکە یا خۆی بیبینێ لەبەرەوە پێویستەکە بە هەنێ شێوازی دیاریکراوە. دکتۆر ئێستا شتێک لە بەردەستی ئێوەی ڕاگر و سەرۆک بەش و مامۆستایان هەیە پێی دەوترێ خوێندنی ئاوێتە و جۆرێک ئێستا لە تێگەیشتن هەستەکەم لە لای جەنابیشت دروست بووە کە سەرۆکانی زانکۆ جۆرێک لە ڕوونکردنەوە دەدەن. ئێوە بیر ناکەنەوە لەوەی وەکو مامۆستایان بە پەلە فریا ئەوە بکەون بەدیل بدۆزنەوە هاوکار بن پشتیوان بن بۆ هەر بەشێک ورد ببنەوە زیاتر پێشنیارتان هەبێ قسەتان هەبێ یا هەر چاوەڕێکن ئەوان بڕیار دەرکەن و ئێوە جێبەجێ بکەن هەز ناکەن ئەمەش بەشێکە لە تێکەڵبوون لە نێوان بڕیار و مامۆستایانە. بێگومان کاگارم من نتوانم با بڵێن سەبارەت بە کۆلێجەکەی خۆم قسە بکەم چونکە ڕەنگە با بڵێن وەکو نوێنەری کۆلێجەکەی خۆم و لە نزیکەوە ئاگاداری مامۆساکانم و یەکێکین لە کۆلێجە گەورەکان ئێمە هیزانکۆی سلێمانی و کۆلێجی دایکین بەڕاستی ڕەنگە نزیکەی 250-260 مامۆسامان هەبێ ئێمە بۆیە کۆلێجێکی گەورەین و لە ئێستاە بەڕاستی ئێمە لە ڕەنگە پرۆژەیەکمان هەبێ و ئەو پرۆژەیە لە چەند ڕۆژی داهاتووە بۆ چۆنێتی جێبەجێکردنی ئەم پرۆسەیە ڕەنگە بیگەێنینە ئەنجومەنی زانکۆ و ئەگەر لە ئەنجومەنی زانکۆ پەسەند کرا ئەکرێ زانکۆکانی تریش ئیسیفادی لێ بکرێ بە شێوەیەک وامان لێ کردووە کە فعلەن لە چوارچێوەی با بڵێن ئەو بڕیارە گشتیە بێکە ئیراوە یا ئەو ڕێنماییە بێکە ئیراوە بە دیسبە پرۆسی خوێندن بەو شێوەیە بێ و بە شێوەیەک بێت کە خوێنکار وا بکات کە فعلەن دەرسوانە پراکتیکیەکانی یا ئەوانانی کە پێویستی بە فێربوونی زیاتر هەیە بتوانێت ڕوبەڕوو لەگەڵ مامۆستاکەیە بێ و ئەو وانانی کە ناتوانێت یا ئەو چەند هەفتەی کە ئەمێنێتەوە لەوانەیە بتوانێت بە شێوەیەک بێت کە با بڵێن بە شێوەی ئەلکترۆنی وەری بگرێواتە ئێمە لەو پرۆژەی کە لەوانەیە لە کۆلێجی ئێمەوە ئیشەڵا ئەگەر با بڵێن لە هەفتەی لا لەم گەڵاڵەتان کردووە بەڵێ گەڵاڵەمان کردووە شتێکمان پێ بڵیت چۆنە لە ڕاستی بچووگەوەندەی کە پەیوەندی بە بەڵێ تقریبان ئێمە ئەوەی کە هەمانە ئێمە ینی ڕەنگە بابەتەکە زۆر شتێکی داهێنان نەبێ بەڵام بیرەکە لەوە کراوەتەوە کە ئەکرێت لەبەرەوەی تۆ ئەتەوێت خوێندن بەو شێوەیە بکەی بەشێک لە خوێنکار بێنیتەوە و بتوانێت کە بە شێوەی پراکتیکی لە ناو کەمپەسا بێ لە هەمان کاتا قەرەباڵغیش کەم بکەیتەوە چونکە ئەوەی کە ڕێنمایەکان پێمانەڵێن ئەوەیە کە قەرەباڵغی دروستکردن هەرچەنە لە گروپی کەمیشە ئەم نەخۆشی ئەوە نازانێت احتیمال لە هەر نەقڵ بێ بەڵام هەتا قەرەباڵغی کەم بێتەوە هەتا بەریەکەوتن کەم بێتەوە و ئاکات کە نەخۆشی احتیمالی نەخۆشیەکە و گرتنی نەخۆشیەکە و گواستنەوەی نەخۆشیەکە کەمتر بێتەوە بۆیە ئەوەی کە ئێمە وامان با بڵین وەکو فکرەیەک لە لامان گەڵاڵە بووە ئەوەیە کە ئەتوانرێ با بڵین دوو قۆناغی جیاواز لە با بڵین لەو چوار قۆناغی کە هەیە بێتەوە ناو کەمپەس بۆ فترەیەکی دیاریکراو و لەو فترەیە بەڕاستی ئەوەی کە هەیە پێویست ناکە من ئەگەر خوێنکارم لە بەردەسا بێ بۆ بەتەنیاوانی عملی پێ بڵم ئەکرێ وانە نەزەریەکەش بخوێنێ لەبەرەوە ئەکرێت بۆ نمونە با بڵین بۆ نمونە قۆناغی 2-4 بەیەکەوە ئەکهێنیتەوە بۆ ناو کەمپەس حوت هەفتەی یەکەم کە با بڵین ئەوەی کە ڕێنمایەکە پێ دەڵێ هەر کۆرسێکە بێت 14 هەفتە بێت ئەتوانی حوت هەفتەی یەکەم بە تەواوەتی لە ناو کەمپەس بێت دەرسی خۆی بخوێنێ بە هەموو دەرسەکانیەوە و وردەکاری هەیە بەڕاستی لەوەی کە چۆنێتی دانانی جەدوەلەکە و ئەمانە ڕەنگە هەنێ خاڵی تر هەبێ لە ناو پرۆژەکەمانە هەیە بۆی کەمترین بەریەکەوتن هەبێ بەڵام گرنگترین شت بەڕاستی بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەی ئێمەش یا بۆ جێبەجێکردنی ئەم با بڵێن پێشنیازەی ئێمەش ئەگەر ڕێنەوە سەر خاڵ یەکەم دیسانەوەی کە جەنابی سەرۆکانی زانکۆش باسییان کرد ئەوەیە کە ئەبێ شایستەی دارایی مامۆستایی مامۆستا بە لە بەرچاو بگیرێ زائیدەن ئەبێ بودجەیەک هەبێ فعلەن بۆ ئەوەی تۆ بتانی بەشە ناوخۆیەکان بکەیتەوە لەبەرەوە ئەمە گرنگە ینی خوێنکارە هێنیتەوە بۆ نمونە من ئێستا جۆم لە بەڕێ سەرۆکی زانکۆ بوتی خوێنکارە هێنینەوە بەڵام بەشی ناوخۆی ناکەمەوە ئەی خوێنکار لە چۆ بێت لە چۆ بمێنێتەوە وەزائیدەن جگە لە ڕووەکەی کە لەوانەیە ڕووی مادی نەتوانێت شوێنێکی دیاریکرا و بۆمانەوە هەبێ شوێنەکەی بەشێکی تریشی لەوانەیە با بڵێن ڕووی ئەمانەت بێت مەصرفە دکتۆر ینی بەڵێ بێگومان شتێکی تریش ئەگەر میواندارێکە بۆ بەڵێ کاگارم شتێکی تریش هەیە شەر نییە هەموو میواندارێکە هەموو زانکۆیەک هەموو کۆلێجێک بتوانێت میوانداری بکە و میوانداریە بەڕاستی بۆ هەندێک بەشی دیاریکراوە زائیدەنەوەی بیریشمان نەچێ بەڕاستی یەک شت هەیە کە بەشی لایەنە دەرونیەکەی کە سوکاری خوێنکارە خوێنکارێک کە بۆ نمونەیەتە زانکۆیەکی دیاریکراوە کە ئەزانێت لە دەرەوەی زانکۆیەوەیەت شوێنێکی مانەوەی هەیە دڵموتمەئین نەبێ بەڵام تۆ ئەگەر شوێنی مانەوەی نەبێ ینی بەڕاستی نەهاتوو چۆی ئەتوانرێ پێ بکرێ و نە با بڵێن لە دەرەوەی بەشە ناوخۆیەکانیش ئەتوانێ بڵێ بڕۆ خۆت
شوێن بگرە یا لە ئوتێل بمێنێرەوە بەڕاستی ئەمە ڕەنگە دیسانەوە کە سوکاری خوێنکار ئەم هینەی پێقوبوڵ نەبێت لەبەرەوە پێویستەکە بۆ ئەو پرۆژێ و پێشنیاری کە ئێمەش کردومانە دیسانەوە هەندێک احتیاطات بخرێکە دەستخۆشکێتە سەر ئەنجومەنی وەزیران و بڕیاردان وەکو سەرۆکانی بۆ دواقسە گەڕەمەوە بۆ لات کاک محەممەد دواقسەت لەسەر بابەتەکە یعنی ئێستا تر خوێندنەکە خوێندنی ئاوێتەیە و بابەتەکە ئەلکترۆنیشی تایە و ئۆنلاینیشی تایە و ئۆپشنەکان ئەمانن کە لە بەردەسان خوێندکار تەطبیقی ئەکا یان نایکا ئەمە ئەمێنێتەوە ئەو مەرجوو ڕێنمایانی کە دای ئەنێن ئێوەی خوێندکار ئەگەر ئۆنلاینەکە ڕەفزەکەن بەدیلتان تەنها ناو کەمپەسە یان بەدیلی ترتان هەیە بیرۆکەیەکی ترتان هەیە ڕەنگە سەرۆکی زانکۆکان و ئەنجومەنی وەزارەت بیری لێ نەکرد بێتەوە. وەڵی کاک ئارام ئەو بەدیلی کە دکتۆر کارزان باسی کرد کە 2 هەفتەی یەکەم قۆناغی 2 بۆ 4 بخوێندرێ ئەوە باشترە لەوەی کە ئەم سیستەمی میوانجاری یاخود ئەو ئاوێتەیە کە باسیەکەن کاک محەممەد دکتۆرەکان باسییان کرد سەرۆکی زانکۆکان ئێوە خۆتان ڕازین 8 نەفەر بچنە ژوورێکەوە شەو تا بەیانی بەیەکەوە بەندڵنیا بە کە تۆ مەرجوو ڕێنمایی جێبەجێکەوەی تەنیشتت نایکە مەتربەینتان نییە خواردنەکان و پێداویستەکانتان تێکەڵە یعنی خۆ مەسئولیەتی ژیانی خۆ هەڵەگری. کاک ئارام دکتۆر ئالان باسی شتێکی زۆر گرنگی کرد ئەوەی کە بەشە ناوخۆیی چوارچرایان ئەوەکانی تر کە سەر بە زانکۆی پۆلەتەکنیکە و زانکۆکانی تریش بەعام جێگەی 4 خوێندکارە بەڵام 8 بۆ 9 خوێندکاری تایە ئەمەش هەر ڕاستە و خۆشکاندنی ئەو ڕێنمایە تەندروستیانەیە کە ئێستا دانراوە بەڵام بەخەمەکەش ئەوەیە بەڕاستی ئێستا هەموو چاوەکان لەسەر ئەوەیە کە باس لە دارایی یەکرێ باسە قەیرانی دارایی یەکرێ خوێنکاری شاوڵاتیە وڵاتیە ئەوانش لە معانات و قەیرانی دارایی خۆیانان خۆ خوێنکار موچەی ماگانەی نییە خوێنکارە بۆ نمونە لە خانەقینەوە هاتوو چووەکە بۆ سلێمانی کە بەشەکەی لێرێ لە خانەقین نییە ئەگەر ئەو حەقە بە خۆم بم بتکەم بە نوێنەری خوێندکار بتکەم بە نوێنەری خوێندکار ئەگەر ئەو حەقە بە خۆم بم بتکەم بە نوێنەری خوێندکار یان لانی کەم ئەو گروپە خوێندکارانی کە دەیان ناسی و تێکەڵن و لە کەمپەکان وەکو دوا پرسیار لێت بکەم دوا قسەت لەسەر بابەتەکە و دوا پێشنیارت ئەو هەردوو سەرۆکی زانکۆ لێرن و دڵنیام ئێستا زۆرێک لەوانی پەیوەندیوان پێوەکردن زۆرێک خوێندکار و مامۆستا تەنانەت جەنابی وەزیریش کە گفتوگۆم لەگەڵا کرد کاک دکتۆر ئارام هەم پێی خۆش بوو بەرنامەیەکی وا هەیە هەم حەزیە کرد قسەی هەبێتایە بەڵام باری تەندروستی کەمێک باش نەبوو قسەکەی خۆت بگەینە وەکو خوێندکارێک دوا قسەت بگەینە و دوا پێشنیار و دوا داوات لە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا کە دواترە چێتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران 180 خوێندکار خوێندنی ئۆنلاین ڕەتەکەنەوە هەمویان خوێندنی ناو کەمپسیان پێ باشترە ئەمە شتێکە من و تۆ هەموو مامۆساگانی زانکۆش باشە زانین و ئەو شێوازی خوێندنەی کە میواندارەکە چیت هەیە چی تێبینی چیەکەی چ پێشنیارێک تێ چ قسەیەک تێ پێشنیار وەڵای ئەو پێشنیارە زۆر بەجێیە کە ئەڵێم قۆناغی 1 لەگەڵ قۆناغی 3 قۆناغی 2 لەگەڵ قۆناغی 4 لە کەمسەکانە درێژە بە خوێندن بن ئەوە باشترین بژاردەیە لای زۆربەی خوێندکارە. دەست خۆش بێ سپاس دەکەم هەر لەگەڵ ما بمێنێرەوە دو قسە لەگەڵ میوانەکانەکەین کاک دکتۆر سەلاحتە لە باڵێ بەشداری ناکەمی ترخۆ چی لێکی غایبی عقوبەی ڕێنمایەکە چی ئەڵێ چۆن قسە لەسەرواکە و ئەمە لە لایەکی تریشەوە کاریگەری لەسەر ئاستە زانستی و ئەکادیمەکەی زانکۆکان بەگشتی ئێوە خۆتان کوژ وەکو سەرۆکی زانکۆکان و ئەنجومەنی زانکۆکان و ڕاگرەکان بە جیاوازی 4 کۆنفرانسی باش بکەن 2 سیمپۆزیۆمی باش بکەن 4 داهێنانی خوێندکار و مامۆستا بگێنن بەڵام دۆخەکە وایە ئەمە ئاوای لێ ئەکاوتێکی ئەدا ئێستا ئاستی زانستی زانکۆکان بەرەو کۆچن. بەڵێ من ئەمە ئەو بڵێم جارێ لەم مەسەلانە ئەم مەسلەیەکی ناچاریە بۆ زروفێکی ناچاری لەبەرەوە ئێمە نابێت زۆر سەعاتفەر ئیشکەین خوێندکار ئەڵێ ڕابزی ئەکام بەدیلەکەی چییە؟ من خۆم دوو مناڵم هەیە توان لە جامیعان من نەزانم بەدیلیان نییە بەڵام یەک شتیکە ئەوە بزانین ئێمە وەزارەت داوای لێکردن خۆشمان خەریکی ئەوە بوون ئێمە ئێستا ئەحساییەکە بێ بکەین پێش هەموو شتێک لە ناو زانکۆکانە تقریبەن ئەوەی کە تێگەشتن بە زانکۆی پۆلیتەکنیک زانکۆی سلێمانی 1 لەسەر 5 خوێندکارانی ئێمە لە بەشی ناوخۆین تقریبەن وا ئەگرێتەوە 25,000 زیاترە بەڵام سلێمانی و چەرمووانە
تقریبا 1/5 ئەوەندەی لە بەشی ناوخۆی وەکوتیان ئێمە یەکێ لە بژاردەکانەوە کاکتۆر باسی کرد ئێمەش بیرمانەوە کردوێتەوە پۆلی 1 یا 2 4 ئەمە شتێکی ئەمە هەمووی بژاردەیە هەر زانکۆی خصوصیەتی خۆیە من زانکۆکە خۆم لەوانەیە وا تەطبیقی نەکەم چونکو زانکۆیەکی بچووکە احتمالە کێشەکانم کەمتر بێ زانکۆیەکی کێشەکەی زیاتر بێ بەڵام کە باسی کواڵتیت کرد بەڕاستی ببوورە پێشەوەی باسی کواڵتەکە بکەم ئەوەی کە لە دەرەوەی شارە بۆ من زانکۆی سلێمانی ئەوەی لە هەڵەبجەیە ئەوەی لە چوارتایە ئەوەی لە بازێ شوێنە بێ هاتو چۆ بکات چونکو چار نییە یانە بێت تەلەبەر ڕازی بێت ساڵێکی خوێنی بڕوا بەڕاستی کاتی خۆی کۆماری ئیسلامی ئێران کە شۆڕشی ئیسلامی ئێران بوو چەند ساڵێک زانکانی داخست ئەگە گەیشتە ئەو بژاردەیە کە خوێنکار بڵێ من ڕەفزی ئۆنلاین ئەەکەم و نامەیە بخوێنم و کوالتی دابەزێ بەڕاستی منۆک و سەرۆکی زانکۆ داوا ئەەکەم لە حکوومەت یاریێمی کوردستان گەیشتە ئەو ڕادەی کە مەشاکلێکی گەورەمان توش بێ وڵات لە قەیرانەیە حکوومەت هەرێمی کوردستان لە قەیرانایە هەموو ئەزانین لەبەر ئەوەی ئێمە هەم لە عێراق بوجێ لێ بڕێوین هەم کاریگەری دەرەوەمان لەسرە بۆیە ئەگەر خوێندن بە تاواتی بوەستێ بژاردەی ئەخیر کە ئیشەڵاقەت ئەوە نابێت باشتر لەوەی کە خوێنکار بڵێ لایانی عاتفی بڵێ بەشداری ناکەم بەدیلەکەی چییە منە بۆ کوتم لایانی نەفسەکەی لەبەرەوە بەڕاستی کوالتی بە من پێت بڵم کە بڵین کوالتی زۆر باشیە ڕان نەخێشتیوانە کوالتی زۆر زۆر دابەزیەوە بەو شێوەیە کە ئێمەمانەوێت بەڵام بوتمان لە هەموو دنیا ئەمە شتێکە کاکتۆ ئالان جوانی فەرمو ئەمە شتێکە لە دەوروبەری ئێمەش بلند لێرنینگ بەکارێ لە عێراقا کە ئێمە بەشێکی فداڵین لە عێراقا عێراق خۆی ئەو سەمە پەیڕەویەکە لەبەر ئێمە بڵێن بە شتێکی شازین و ئێمە ئەوە ئەەکەین بەڕاستی زۆر زەحمەتە ناتوانێت دو قسەد لەسەرەوە وەرگرم ئەو دەسەڵاتی سربەخۆی کاژەڕی و دارایی کە زۆرێک باسەکرێ زانکۆکان باسییان کردووە هەر ئەو داوایەتان هەر ئێمە هەر ئەو داوامان مایە بەس بەڕاستی ئێمە ئشکات دەسەڵاتی داراییمان بەو شێوەیە نەماوە بۆی ئێستا داوامان کردووە دەسەڵاتی دارایەکان بۆ بگەڕێتەوە ئێمە ساڵانی پێشوو خۆمان ئەمانتوانی تەسەڵکن بە بودجەی خۆمانەوە بەڵام ئێستا کە لەسەر سندوقی زانکۆ هەتا یەکی نۆ بۆمانەیە لە دوای یەکینۆ نازانین بەرچاومان ڕوونی ئایا چی بەسەری ئەمانە ئەو یەکێ لە کێشەکانمانەوە وەبزانم زۆربەی زانکۆکان هەندێک پاریان هەبوو ئەوەنە بەسەری ئەبێ سەرفیگەن چون پارەی محازار نەدراوە پارەی زائیرەکان نەدراوە پارەی کۆمپانیەکان نەدراوە کە ئێستاکە خاوێنکردنەوە ئەکەن پارەی سیارە بەکرێگیراوەکان نەگراوە لەبەرەوە زۆر شتێ ئاسان نییە کە ئێستاکەڵ لەبەرەوە کاکتۆر وتی فەرمووی ئەبێ حکوومەتی هەرێم بودجەیەکی ئیستیسنایی بۆ پەروەردە و بۆ خوێندنی باڵا دابین کە ئەوێ لەو قەیرانە نەجاتی زۆر سپاس دەکەم کاک دکتۆر ئالان لە هەموو لە زۆرێک لە زانکۆکانە هەبوو خوێندنی ئێواران هەبوو بەو سیستمە و بەو شێوازە لە خوێندن بێ ئەوەی کات درێژ بکرێتەوەوانە ڕەنگە نتوانن یان خوێندنی ئێواران بکەن و یان ئەگەر سەلاحەتی داراییتان نەبێ ڕەنگە نتوانن بیکەنەوە ئەو قسەیەک ڕوونکردنێک لەسەرەوە بی چکە زۆرتە لە بەش باسی کردووە و اینجا شێوازی وەرگرتنی خوێندکار و ئەمانە ژەگە ڕوونکردنەوەیکی لەسەر بی دو قسە سپاس دەکەم ئەگەر شتێکی تری گرنگێکی شت ماوە توانین ئیزافێکی سپاس دەکەم وەڵاهی من ژمارەی خوێندکاران ئێمە ئەوەی من لەلامە پلانی خوێندنە لەسەر ئەو قساکەم 6258 خوێندکارمان هەیە بۆ پەیمانگاکان لەگەڵ 4300 بۆ پەیمانگاکانە لەگەڵ 1877 تەلەبە بۆ کۆلێجەکان ئەمە بەیانیان 3309 خوێندکارمان هەیە بۆ ئێواران ئەمە ناومان ناوە پلانی مەرجداری وەرگرتنی خوێندنی ئێواران ئەگەر دەسەڵاتەکانمان نەبێ ناتوان بیبینەڕەوە لەبەرەوەی ئێمە پێشم ناخۆشەوە بڵین ناتوانین شەرمەزاری مامۆستایانە بین کەینەوە ئێواران هەتا 8 و 9 دەرزەڵێنەوە ئێمە نتوانین پارەی کرێوانە بێژانەوەکرێتەوە ساڵی 2020 گەر بڕیارەکان نەدرێتەوە دەستخۆتان دەسەڵاتەکان نەدرێتەوە دەستخۆتان خوێندنی ئێواران نەکەنەوە ئەتوانن ئەو بڕیارە بەم شێوازە نردومانە ئێمە بۆ شێوازە نردومانە لەگەڵ ئەو ژمارە زۆری کە ئەم ساڵ ڕۆکەنە زانکۆکان ئێمە داوامان لێکراوە پلان زیاکەین لەگەڵ زیاکردنی پلانە ئێوارانمان زیا کردووە ئەم ژمارە کە 3309 کە تقریباً 3500 خوێندکارە ئێمە ناتوانین وەریانگرین ئەگەر بە سەراحەت ئێڵین ئەگەر دەسەڵاتمان نەبێت ناتوانین خزمەتی و خوێندکارانە بکەین لە بەرەوانە پارە ئەیان ناتوانین خزمەتیان نەکەین بڵین وەڵاهی دەسەڵاتمان نییە ئەمە ئەوەی پار ساڵ ڕووی یا ناتوانین ساڵ بیکەینەوە مەسەلەی خوێندکارانی ئێوارانە پرسی وەڵام منەمێ یەک شتێ بڵم ئێمە لە بەڕێوەبردننی پرۆسەکە ئەبێ دەسەڵاتێکمان هەبێ لە شێوازی بەڕێوەبردننی پرۆسەکە بڕای من شێوازی بەڕێوەبردننی پرۆسەکە ئەوەی کاکتۆر کارزان باسی کرد ئەوەی دکتۆریش باسی کرد ئەمانە هەمووی شێوازی پلانن لەم ئێمە لیژنێکی باڵامانەیە بۆ منە لە زانکۆکەمان پلانی لیژنەی باڵای فێرکردنی ئەلکترۆنی پلانێکمان هەیە ئەو پلانە جێبەجێەکەین بۆ نمونە
چۆنێتی دابشکردنی گروپەکان، چۆنێتی هێنانەوەی خوێندکارەکان، ژمارە و خوێندکارانەی کە دێنەوە، ژمارە و خوێندکارانەی کە با بڵین قۆناغی 1 و 2 3 و 4 ئەمانە هەمووی پلانی جێبەجێکردنە. ئێستا ئەوەی گرنگە چی ئەەکەین و چی جێبەجێگەین، شێوازی بەڕێوەبردنی زانکۆکان و شێوازی جێبەجێکردنی پلانەکە ڕەنگە بۆ مانگێکی کە ئەمانە هەمووی ڕوون بێتەوە. دکتۆر سبینەیەکی نوێ عیلەیەکی نوێ ئەو دەسەڵاتی سەرفکردنی ئەو داهاتی کە هەتان بۆ ناتانمێنێوانە لەمڕۆ دوای ڕۆیتە دەسەڵات دوانی ڕۆ نەشتێنێش باشە ئەوەتان بۆ نەگەڕێتەوە شێواز گرفتی گەورەتوانین زانکۆکانمان خوێندنی ئێوارانیش ناتوانن بکەن ناتوانین زانکۆکانمان بەرین ڕێوە شێوازێکە ئەوەستێ منەمە یەکشت بڵێم ئێمە لە بەردەم گۆڕانکاریێکی گەورەین ئەم گۆڕانکاریە هاتۆ ملی گرتوین خوێندکاران بەڕای من ئەساسی محوەری کارکردنی هەموو دڵی ناو زانکۆکە ئەوانن مامۆستاش هەر ئیش بۆ ئەوانەکە ئەگەر خوێندکار قبولی نەکرد ئێمە ناتوانین پرۆسێ جێبەجێکەین بەسەراحەت دەڵێم ئەو پێشنیاری دکتۆرە پێ قبوڵە وەڵام من لەگەڵەوە نیم نابێت ساڵش بفۆتێ ئەمە مستەقبەلی مناڵی ئێمەیە کەسی خوشی ئێمێ لەبەرەوە ناتوانین بۆیە ئەبێ هەمومان بە یەکەوە کار بکەین لەسەرەوەی شوێنێتی بەڕێوەبردننی ئەم قۆناغا بەڵێ من ئەمە یەکشت دێرەوە لە ڕێگای کەناڵەکەتان یەکشت بڵێم تەلەڤیزیۆنە بە ڕێزەکەتانەوە ئەمەوە بڵێم کەمپەسی زانکۆ کراوەیە وەبزانام هەڵەیەک هەیە ئێمە دەرگادا ناخین بابێن یەکتریش ببینن محازەراتی خۆیان وەرگرتنی بینینی مامۆستاکەیان تێکەڵبوونیان لە ناو ژینگەی زانکۆ زۆر گرنگە بەڵام بەشی ناخۆیی کێشەمان هەیە ئەمانێ بۆمان چارەسەرکەن ئێمە داوامان کە ڕەنگە داوا بکەین بینای زیاتر بگرین بکرێت ڕەنگە داوا بکەین بای مەسرفێکی زۆر بکرێت تەنها بۆ پاکردنەوە ئەو شتانە بۆیە کەمپەسی زانکۆ داناخین ئەو تێبینێ زۆر لە بەرێمانەیە مامۆستاکانیش داوام بکەن ئێمە بیرۆکەی ئەومانەیە مامۆستاکان بە ئۆنلاینەکانیان لە ناو زانکۆ بکەن واتە هۆڵێکمانە بێت تایبەت بە وتنەوەی وانە لێ ڕیکۆرد بکرێ و بخرێتە سەر یوتیوب چەناڵ و بیرۆکەی وەشمانەیە تەلەڤیزیۆنی SP کە تەلەڤیزیۆنێکی لۆکاڵیە ئێمە بیکەین بە تەلەڤیزیۆنێکی فێرکردن تەنها چەند ڕزامەندیکی وەزارەتی داراییمانەیە چەند کەسێک دامەزرێن بۆمان کە پسپۆرن لە بواری جێبەجێکردنی ئەو پرۆسەیە بۆ بەڕێوەبردنی تەلەڤیزیۆنەکە بەڵێنیەوە دێن زانکۆکانمان چالاکی ناو زانکۆکان بەردەوام ئەمە زۆر گرنگە بۆ خوێندکارەکانمانەوە بزانن تەنها پرۆسەی خوێندن بەشێکی لە ناو زانکۆ بە ڕێنمایی تەندروستی و بەشێکی مەجبورە بین لە دەرەوە بێ لەگەڵکردنەوەی دەرگاکانی زانکۆ ناوخۆی داخێن بۆی ئەوە ڕوون بێت نەماوەکان چارەسەرکەن بۆی ئەڵێن بەڵام بەشی ناوخۆی بە تەرکیزێک کە تەسیری ئێمە ناتوانین ئەو خوێندکارانە بۆی جاران لەبەر ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە کارزاندووە قسەت بەڵێ وەڵام من سپاسان دەکەم تاوان قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە بەڕاستی زەرورە بۆ ئەوەی بەرچاوی خوێندکار ڕوون بێت چکە بە ئەوەی کە دکتۆر باسی کرد خوێندکار ئێستا خۆ بەخۆ ئەڵێ من نایەم و ڕەنگە با بڵێن جۆرێک لە ڕەبزی ئەمەی هەبێ بەڵام کاتێک سەیری پلانی زانکۆکانیان کرد بێگومان تێگەن لەوەی کە زانکۆکان و سەرۆکی زانکۆکان و ئەنجومەنی زانکۆکان و تەنانەت مامۆساکانیش لە خەمی خوێندنی ئەوانان بۆ ئەوەیە کە خوێندنەکەیان نەفەوتێ بەڕاستی چونکە فعلەن وەکو کاک دکتۆر باسی کرد خوێندکار ئەبێ بەشدار بێ ئەگەر من خوێندکارم نەبێت دەرز بەچێ بڵێم لەبەرەوە ئەگەر خوێندکار بەرز بەشدار نەبێ ئەبێت تەحملی ئەوە بکەن کە با بڵێن ساڵی خوێندنەکەیان فەوتێکە ئەمەش بەڕاستی قورسە و ڕەنگە باجێکی ڕەنگە زۆر ناخۆش بێ بەنسبەت ئێمە وەکو مامۆستا جگە لەوەی کە خوێندکارانش بۆ ئەوان ناخۆشە بۆیە من داوایان لەکەم کە پەلە نەکەن جارێت چاوەڕوانکەن لەوەی کە بزانن پلانی زانکۆکان چییە جێبەجێکردنەکەی چییە من دڵنیام کە هەر زانکۆیەک و تەنانەت لەوانەیە هەر کۆلێجێکیش لە ناو زانکۆکانە پلانێکی دیاریکراوی خۆی هەبێ کەوا ئاکات ئەم سیستمە بە شێوەیەکی فعلەن شێوازێکی ئاوێتە وەربگرێ و لە هەمان کاتە ڕێنمایە تەندروستیەکانیش بتوانین جێبەجێکەین چونکە لە ئەخیرا من ئەمەوێ پەیامەکە وەکو مامۆسا بگەێنمە خوێندکار لە هەمان کاتە ئاشمەوێ پارێزگاری لە تەندروستیشی بکەم. زۆر سپاس دەکەم کاک دکتۆر سپاس بۆ میوانەکانی گەرماوگەرم پرۆفسۆر دکتۆر سەلاح ڕەزا سەرۆکی زانکۆی چەرم و پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئالانفەرەی دونالیەمی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دکتۆر کارزان تۆفیق ڕاگری کۆلەژی کشتتوکاڵ لە زانکۆی سلێمانی محەممەد علی خوێندکاری زانکۆ سپاس بۆ باشداریتان سپاس بۆ کۆمنتەکانتان ئەگەر چی تا ئێستا هەرڵێ ڕازی نین و بەشداری ئۆنلاین ناکەین مێ دەکەین لینک تێبگەن و دواتر بڕیاری لەسەر بدەن سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ